دواکەوتنی موچە چارەسەر لەو هاوڵاتیان موچەکانیان گەڕایە سەر موچە ئەسڵەکەی خۆی موچە بە دواتێ بەشێک لە پرسیارەکان کابرای بەڕێستان دروستە بێت بە تاکید دوایی کاتێکە راپۆرتەکان خوێنەوە وەڵام لەو پرسیاران بۆ هەمووان. بەڕێزان، وەکو ئاشکرایە پێشکەوتنی هەر کۆمەڵگەیەک بەندە بەبوونی چەند هۆکارێکەوە. لە گرنگترینی ئەو هۆکارانەش هۆشیاری تاکی هاوڵاتیە. تا هاوڵاتی هۆشیار بێت، کۆمەڵگەش ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشکەوتن و گەشەسەندن هەنگاو دەنێت. ئەنجامدانی هەڵبژاردنیش بۆ دەنگدان بە نوێنەران و دیاریکردنیان بۆ ئەنجومەنە هەڵبژێراوەکان کە نمایندەی دەنگدەرانەکەن یەکێکە لە پێویستیەکانی بەدیهێنانی دەوڵەتی یاسا و کۆمەڵگەی پێشکەوتوو. ڕایەڵی نێوان پرۆسەی هەڵبژاردنەکان لە پێناو جێبەجێکردنی بەرنامەی هەڵبژاردن و ئەو بەڵێنانەی کە نوێنەران داویانە بە دەنگدەران لە گرنگترین ئەو میکانیزم و هۆپێناوانن کە ئەو ڕایەڵەی پەیوەندیە تۆکمە و پچەو دەکا. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە میانەی ئەو ڕۆڵەی دەیبینن لە بچەوکردنی پایەکانی دیموکراسی و چاودێری کار و چالاکی ئەنجومەنە هەڵبژێراوەکان و هەوڵ و کۆششی نوێنەرانیان بۆ بەدیهێنانی خواست و ئامانجەکان. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی ئەنجامدانی ئەرکە دەستوریەکانی لە بواری چاودێری یاسادانان پەسەندکردنی بودجە و بەهۆی لیژنە جۆراوجۆرەکانی لە ئەنجومەنی نوێنەراندا ڕۆڵێکی گرنگ دەبینن لەو کایە و بوارانەدا ئاماژەمان پێکردن. ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەگەر چی داکۆکی لە خواست و داوا و بەرژەوەندیەکانی هەموو هاوڵاتیانی عێراقەکەن، بەڵام ئەمە ڕێگر نییە لەوەی کە ئەندامان داکۆکی زیاتر لە بەرژەوەندی ئەو پارێزگایانە بکەن کە بە دەنگی دەنگدەران هەڵبژێراون. ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەوە دەردەخا کە ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە دەنگداندا کەم دەبێتەوە. دیاردەی بەشداری نەکردنی دەنگدەران لە عێراق بەگشتی لە هەڵبژاردنەکانی 12/5/2018دا بەڕوونی ئەو دیاردەیە دەرخست. لە ڕاستیدا ئەو بەشداری نەکردنەی دەنگدەران لە پرۆسی هەڵبژاردن هۆکاری جۆراوجۆری هەیە، ڕێگەی چارەسەری فرەڕەهەندی دەوێت کە دەکرێت بۆ ئەو چارەسەرە پچەوکردنی ڕایەڵەی پەیوەندی دەنگدەر و نوێنەرانی بەهێزکردنی متمانی نێوانیان هۆکارێکی دروست بێ. خاڵێکی دیکەی بێئومێدبوونی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکان ئەنجامدەدانی هەڵبژاردنەکانە لە کاتی ئاسایی خۆیاندا، چونکە بەپێی ئەو گرێبەستەی کە لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدا هەیە، ئەوەیە هاوڵاتی نوێنەرەکانی خۆیان بۆ 4 ساڵ دیاری دەکەن، نەک بۆ کاتێکی نادیار وەکو ئەوەی ئێستا ئەنجومەنی پارێزگاکانی تێکەوتووە. بۆیە لێرەوە وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان وەبیر نوێنەرە هەڵبژێراوەکانی پارێزگای سلێمانی دەهێنینەوە، بە تایبەت ئەندامانی خولی چوارەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە سەرەتای کارکردنیاندان و هێشتا کاتێکی زۆریان لە بەردەست داماوە بەوەی بتوانن بەشێک لەو بەڵێنانەی کە داویانە بە هاوڵاتیان بەجی بهێنن. تەنها لە چوارچێوەی گفتوگۆکراوەکانی ناوچالاکیەکانی پرۆژەی ئەم ساڵی ڕێکخراوی کوردستان بۆ هەموواندا 397 کەس لە توێژە جیاجیەکانی کۆمەلگا بەشداریان تێدا کرد و هەر هەموو چاوەڕێی کاری باشتر و زیاترتان لێ دەکەن. لێرەدا دەگەینە ئەو ئەنجامەی کە ئەزمموی دیموکراسی لە عێراق و هەرێمی کوردستان پێویستی بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە کە هەستن بە چاودێری و بە دواداچوونی دەستگا هەڵبژێراوەکان بە شێوەیەکی تەواو بێلایەنانە. بۆیە ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان لە ڕێگەی ئەم پرۆژەیە هەوڵەدا بە: 1. بە دواداچوون و چاودێریکردن بۆ کار و چالاکیەکانی دەستگا هەڵبژێراوەکان و نوێنەرانیان لە سنووری پارێزگای سلێمانیدا. 2. بەهێزکردنی پەیوەندی نێوان هاوڵاتی و نوێنەرەکانیان و تۆمارکردن و بە ئەرشیڤکردنی هەموو ئەوەی نوێنەرانی پارێزگای سلێمانی چوەک ئەندام یا چوەک و فراکسیۆنەکان ئەنجامی ئەدەن و دواتریش لە دووتۆی راپۆرتێکدا چالاکی و ئەدای نوێنەران دەخاتە بەردەستی دەنگدەر. 3. دەرخستنی ئەو بابەت و پرسانەی کە جێگەی سەرنجی دەنگدەران و مای کارکردنی نوێنەرانە بۆ بەدیهێنانی خواست و داواکاریەکانی هاوڵاتیان. 4. پچەوکردنی میکانیزمەکانی بەدیهێنانی کۆمەڵگەی مەدەنی و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری گشتی لای چاک و هاوڵاتی. 5. داکۆچیکردن لە پرسە دیموکراسیەکان و پێویستیەکانی بەدیهاتنی لەوانەش هەڵبژاردن، چاودێری، شەفافیەت، حکومڕانی دروست. 6. هاوکاریکردنی نوێنەران لە ئەنجومەنە هەڵبژێراوەکان بۆ سەرکەوتن لە ئەرکی نوێنەرایەتیکردنیان بە تایبەت لە بواری چاودێریکردندا. 7. کار ئاسانی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئاشنابوون بە ئەدا و چالاکی ئەنجومەنەکان و نوێنەرانیان. لەبەر ئەوە پێویستە بەردەوام چاودێری و بەدواداچوون بکرێ بۆ ئەنجومەنە هەڵبژێراوەکان و خستنەڕووی هەوڵەکانیان و لە هەمان کاتیشدا
خستنە ڕووی ئاستەنگەکانی بەردەمیان تا هاوڵاتیان زۆرترین زانیاریان دەست بکەوێت لەسەر نوێنەرەکانیان. ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان لە ئەم ساڵدا ژمارەی راپۆرتەکانی دەبنە 5 راپۆرت کە 4یان تایبەت بوون بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڵام راپۆرتی پێنجەم کە ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە تایبەتە بە نوێنەرانی پارێزگای سلێمانی لە هەردوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پارێزگای سلێمانی